دووربەندان لە تاریخی ملەتی کوردە بەخۆشیەوە جێگای تایبەتی خۆی کردوتەوە. هەر ملەتێک بە هێندێک بیرەوەری، بە هێندێک ڕۆژی تایبەتی مێژووی خۆیدا صاحبی هویەت و شخصیەتە. هەر وەکو یەک ئینسان ناو شۆرەت هێندێک مشەخەساتی تایبەتی هەیە کە بەوەی هویسێ میلەتانیش گەلانیش ڕۆژهایی تاریخی ڕۆژهایی مێژوویی بەشێک لە هویەتیانە. ئێستا میلەتی کورد ڕۆژی دوو ڕێبەندام ڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد بۆتە ڕۆژێکی گەورەی مێژوویی بەشێک لە هویەت و شخصیەتی تایبەتیان و ئەوە لە چوارچێوەی کوردستانی ئێراندا نییە بۆ خۆتا بزان کەچی تاریخی مێژوویی هەموو میلەتی کورد خۆشی.